شوێنەوار بۆتە ناسنامەی شارێک. لێرە لەم پیرە شارەی کوردستاندا هەمیشە مێژوو پشت بەو دەیان شوێنەوار و ناوچە کەلتوریانە دەبەستێت کە بەشێکیان بە پێوەن و بەشێکیشان زەبری ڕۆژگار لە ناوی بردوون. کفری مێژوویەکی دێرینی هەیە، چەندین شوێنەواری دێرینی تایە و وەکو قەیسەری کفری، سەرای کفری، گەرماوی کفری، گۆڕدەخمەکان، گۆمەزەکان، هەنێکی مێژووی گەڕێتەوە بۆ 150 ساڵ 200 ساڵ پێش ئێستا. ئێرەش بازاڕە گەورە و قەیسەرێ دێرینەکەی شارە. ڕۆژگارێک شاڕی بازرگانی وڵاتان بوو. ئێستاش مەگەر کەلاوەکانی وەنەوزێکیان تیاما بێت. قەیسەری کۆنی کفریە. ئەم قەیسەریە کفری لە دێر زەمان ناوەندێکی بازرگانی گەورە بووە. کاروانسەرای لە سلێمانیەوە بەرەو بەغا ڕووی ئەلەیرەمانوە، هەرچی ئاڵوگۆڕ بیا لێرەیان کرد. مێژووی ئەم قەیسەری ئەگەڕێتەوە بۆ 1850، یعنی نزگەی 1850. نزگەی 340 دوکان لە خۆ دەگرێت. بە 3-4 مەرحەلە دروست کراوە. ئەو کاتە دروست کراوە لەلایەن وەسای بەتوانە وەسا سەمەد کەرکووکی دروست کراوە. هەموو کەرەستەکانی بە شێوەی گومەز دروست کرا و کەرەستەکانی ئین دەوروبەری کفری، ینی گەچ و بەرد و قسڵ و هەمووی لە چیاکانی کفری بووە. چەندین خانی تایە، خانی کوردەکانی تیاوی، خانی تورکمانەکان، هەمووی مەوجودە. بەڵام بەداخەوە ئێستا بەهۆی کۆنی بیناکانە و گۆڕینی کەش و هەوا لە 1985 بۆ 90 داڕوخاوە. ئەو شارەی کە لەگەڵ بەرەبەیانی مێژوودا چاوی هەڵهێناوە، ئاسەوارەکانی زمان حاڵن بۆ ڕابردووەکەی. هێندەمان دووە مەگەر فریاد ڕەسێک ئاهێکی بەبەردا بکاتەوە.